کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گۆڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری. ئازیزان بۆ بەرنامەی ئەم هەفتە بابەتێکمان هەڵبژاردووە لەژێر ناوی هۆکاری کوشتنی ژنان لەژێر ناوی ناموس. بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوام کردووە لە هاوڕێیان شنۆ مهرپەروەر چالاکی بواری مافی ژنان و هاوڕێژی لا مستاجر ئەندامی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو. هیوادارم ئەم بەرنمەیە بە دڵی ئێوەی خۆشەویست بێ. فەرمونون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێشنەوە هاوڕێژی لای خۆشەویست زۆر بەخێر بن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس هاوڕێ گوڵناز، هیوادارم هەموو لایەکتان ساف و سلامت بن. سپاس بۆ میوانی بەرنامەکەتان کە لەگەڵ مایە هاوڕێژی لا. هیوادارم هەموو لایەکتان ساف و سلامت بن و سڵاو بۆ بینەرانی بەڕێزی ئاسۆی بەرابەریش. زۆر سپاس. ڕێز و سڵاو منیش هاوڕێ گوڵناز بۆ ئێوە و ئەندامانی پشکامێرا هەروەها خاتوشنۆی ئازیز. خۆشحاڵم لە خزمەت هەردوو ئێوە. زۆر بەخێر بێن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. با پرسیارەکانم لە هاوڕێشنەوە دەست پێکەم. ئێوە ئەتوانن کورتێک لە مێژووی کە ئەوەی کە ئێمە باسیەکەین بە ناوی ناموس چییە بۆمان باس بکەن؟ سەرەتا دەبێت بڵێم ناموس وشەیەکی یونانیە، وەکو سەرچاوی وشەکە وشەیەکی یونانیە کە بە مانای غیرەت، ئاپڕوو، ئەوەی کە لە زمانی کوردیا پێیاڵێن ناسنا و یا داوێن پاکی و شەرم و غیرەت، کە هەموو ئەمانە لە ژنە، دایک، خوشک، هاوسەری پیا ئەگرێتەوە. چەمکێکە کە لە کۆمەڵگە جۆرا و جۆرەکانە مانا و پێناسەی جۆرا و جۆری بۆ ئەکرێت. زۆر جار وەکو جنێ و بەکارە برێ، وەکو زۆر جاریش وەکو سوێند پیاوان بەکاریەبن. بەڵێ زۆر سپاس زۆر سپاس. هاوڕێژی لە هاوڕێشنۆ باسیەوەی کرد کە ناموس چیەوە وشەکەی لەکوێوە دەگەڕێتەوە. ئێوە تکایە لەسەر مێژووی قەتڵی ناموسی بۆچی لەوە لەکەی و قەتڵی ناموسی بەرچاو بۆەوە باسی لێکراوە؟ لە ڕاستیە خودی قەتڵی ناموسی جۆرێکە لە قەتڵەکان، لە مەجموعەی قەتڵەکانە حسابی، بەڵام دواتر تعریفی بۆ دەکرێت. بەڵام مێژووەکەی من پێم وابێ لەو کاتەوە کە بە قەوڵ وشەی ناموس یا دەستەواژەی ناموس هاتووەتە ناو ئەدەبیات و ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە، یا ئەو کاتێک کە خەڵک بۆ جواودانەوەی نیازەکانیان مەجبور بوونەکە کۆمەڵ دروست بکەن، شارستانیە دروست بووە، تەمەدون دروست بووە و ناموس هاتووەتە ناو ئەدەبیات و شێوازی ژیانی خەڵکەوە. هەر لەو کاتەی شەو قەتڵی ناموسی دروست بووە. بۆ نمونە ئێستا لە یەکەم تەمەدونەکان یا ڕۆم و یۆنانە وشەی ناموس هەروواکە خاتوو شنۆش ئاماژەیان پێدا لەوێەوە هاتووە کە بووە. هەر لەو کاتەیشەوە کە ئەم پێناسە بۆ مرۆڤ معنای پێیا کردووە، قەتڵی ناموسیش هەبووە، ڕوویداوە تا ئەمڕۆژ هەیە. بە پێی تعریفی وشەی ناموسیش، قەتڵی ناموسی کاتێک ڕوئەدا کە پیاوێک کە لە ڕۆڵی باوک، هاوسەر، برا، زۆر جار ئامۆزا، خاڵۆزا، مامەوە، خاڵۆ هەست بەوە دەکا کە ژنێک یا ئەو کەسانەی کە ڕەگەزی خۆیان لە دەرەوەی ژنایەتی تعریف دەکەن، وەکو کۆمەڵگەی LGBTەکان، خۆیان کنترۆڵیان لەسەر سکسوالیتی خۆیان هەبێ، کنترۆڵیان لەسەر جستەی خۆیان هەبێ و ئەم پیاوە هەست بکاکە خەریکە لێرە بێناموسیەک ڕوئەدا، قەتڵی ناموسی ڕوئەدا بۆ ئەوەی کە کۆنترۆڵی ئەم بێناموسیە بکاوە. هەستی مرۆڤی تر لە پێناسەی قەتڵی ناموسیە کە هەست دەکا ئەم ژنە یا ئەم نەفەرە بۆتە هۆی ئابڕووچوون، کەواتە بەم قەتڵە ناموسیە ئەم ئابڕووە دەگەڕێنرێتەوە. لە زۆر حاڵەتا کە ئابڕۆکە هێشتا نەڕۆشتە، وا هەست دەکا کە بەم قەتڵە ناموسیە پێش بە ئابڕووچوون دەگرێت. ئەگەر کات هەبێ من ئەم هەوێ ئاماژەیەک بەوە بدەم کە چۆنە شێوازی قەتڵی ناموسی و لەگەڵ قەتڵەکانی دیکە یا ژن کوشتنەکان جیا ئەکرێتەوە، لەبەرەوەی ئێمە مەجموعەی ژن کوشتنمان هەیە کە ناچێتە چوارچێوەی قەتڵی ناموسیەوە. بۆ نمونە قەتڵی ناموسی تەنها یەک کەس دەخیل نییە تێدا، معمولاً بنەماڵەیەکن، معمولاً بەرنامەی بۆ داڕێژراوە
و ئەو کەسانە هەست بە شانازی دەکەن تێیدا و کاتێ دێنەوە ناو کۆمەلگا ئەو سەرزەنشە کە بۆ قەتڵەکانی دیکەی هەیە نیەتی و لە پێناسی قەزاییشە قەتڵی عەمد بێ ئەم لاولا قەتڵی عەمد مەحسوبە بێ بەڵام قەتڵەکانی دیکە لەوانەیە لەسەر لە چوارچێوە ڕووداوێکدا ڕوویدا بێەوە قەتڵی عەمد یا غەیرە عەمد مەحسوب بێ بەڵام لە قەتڵی ناموسیا بێ ئەم لاولا قەتڵی عەمدە و ئەوەی کە زۆر جار لە قەتڵەکانی دیکە یەک کەس دەخیلەوە شێوازەکەیشی کوتوپڕە بەڵام لە قەتڵی ناموسیا شێوازەکەی بەرنامە بۆ داڕژراوە جاری وایە بنەماڵەیەک 3 ساڵ 4 ساڵ یا زیاتر بە دوای کچێکەوەن کە بیکوژن ئەمەی تر کامەڵە چێتە چوارچێوەی قەتڵی ناموسیەوە. هەلا پێم خۆش شتێ ئیزافە کەم بە قسەکانی هاوڕێژیلا هەر لە تەمەدونی شارستانیەتی ڕۆمەکانەوە کە تەمەدون پێکاتۆ لەوێەوە قەتڵی ناموسی یا ناموس وشەی ناموس برەوی هەبووە. ئەمانش پیاوان و گەورەی بنەماڵەکان زیاتر ئەگرێتەوە ئەگە کچێک پەیوەندی هەبوو بێ لە دەرەوەی عورف و عادەت یا لە دەرەوەی پەیوەندی خێزانی خۆیەوە ئەو ئیزنیان بە خۆیان داوە کە ژنەکە بکوژن یا ژنیان خوشکیان تەنانەت دایکیشیان بۆی ئەو لە کەنەنگە کە بەسەریانەوە یا بە خوێن ڕشتن پاکی بکەنەوە. لە زمانی با بڵێن ئاشووریەکانیشەوە ئەمە هەر هەبووە. جا ئێستا لە ئێرانە و لە کوردستانی شاو لە ناوچەکەیشا هەر بەداخەوە ئەم کللتورە ناشرینە هەر هەیە. زۆر سپاس هاوڕێژنۆ. ئێوە هاوڕێژیلا باسی ئەوەی کرد کە مێژووی قەتڵی ناموسی چییە؟ ئێستا هۆکارەکان چییە کە لە کوردستان یان لە ئێران قەتڵی ناموسی ڕوئەدا لە بنەماڵەیەەکە؟ هۆکارەکانی لەوانەیە زۆر بێ بەڵام من پێم خۆشە لە جنابتان ببیستم کە هۆکارەکانی چییە؟ دەکرێت ئاماژە بە چەند خاڵ بکرێ. من پێم وایە کللتور ڕۆڵ و نەخشی سەرەکی هەیە لە برەودان بە توندتیژ. کللتور دەتوانێت خاڵێکی گرنگ بێت کە ئێمە لێرە لەم بەرنامە ئیشارەی پێ بکەین کە لە ئاکامدا کوشتنی لێ دەکەوێتەوە ئەو توندوتیژیانەی کە لە کۆمەڵا هەیە. پاشان سیستمی پیاوسالارە سیستمی پیاوسالارن کە لە وڵاتانی جیهانی سێمدا زۆر باوە. ژن زۆر جار وەکو کاڵایەک وەکو مڵک معاملەی پێوەکرێ. جا بە تایبەت لە کۆمەلگایەکە کە پیاو سالار بێ و حاکم بێ ژن وەکو مڵک چاولێکن کەوا بوو پیا ئەو مافەش بەخۆیەدا کە بڕیار لەسەر چارە نووسی ژنی دایکی خوشکی هاوسەر و تەنانەت وەکوتم دایکیشی بدات. بۆیە وتمان کللتور زۆر مهمە. ئەو سیستمە کە هەیە سیستمی پیاوسالارانە بەڵام بۆیە تەنانەت زۆرێک لە توندوتیژەکانیش کە لە کۆمەڵە دواکەوتەکانە ڕوەدا ژن وەکو کەرەستەیەک بۆ سڵح و ئاشتی بەکارە بەم چۆن لای خۆمانەڵێن ئەڵی لە خوێنادراوی بەکاری دێنن بۆ خوێن خۆشکردن کە ئەمەش یەکێکە لە دیاردە هەرە ناشرینەکان کە زۆر توندوتیژی لێکەوێتەوە لەم نێوا گوێ بە ئەحساس و هەستی ژنەکە نادرێت. دوو عەشیرە دوو بنەماڵە دوو تایفەی پێ ئاشتی پێدەن و خوێنی پێخۆشەکەن. بۆیە یەکێک لە خاڵەکانی ترکە ئەتوانم ئیشارەی پێ بکەم ئاین و مەسەبە کە ڕۆڵێکی سەرەکی هەیە لەسەر ئەم دیاردەیە. لە نەبوونی کۆمەلگایەکی ئازاد و دیموکراتدا کە لەودا یەکسانی ژن و پیاو لە بەرچاو گیرابێ یان دابین نەکرابێ دەبێ هەرو چاوەڕوانیشمان هەبێ کە بیرۆکەی پیاوسالارانە و توندوتیژیانەی لێ بکەوێتەوە. بۆیە ئاین و مەسەبیش ڕۆڵێکی کاریگەری هەیە زیاتر و کۆمەلگانەی کە بیرروبۆچوونی ئاینی بەسەریان ئازاڵە ئەم دیاردانە ڕوو ئەدات. پەروەردە کە دەکرێت وەکو خاڵێکی بنەڕەتی بەڕای من چاوی لێ بکرێت بۆ بنیاتنان و دروستکردنی کۆمەلگایەکی ئازاد و دیموکرات. بەڵام ئەم پەروەردە و بارهێنانە چۆن دەتوانێت ڕۆڵ بگێڕێ کە کۆمەلگایە تاسەر ئێسک پیاوسالارە ئاین و مەسەب ڕۆچوەتە ناو جونگەکانی دەسەڵات و بیرروبۆچوونی خەڵک نەریتی بوون و سونەتی بوونیش لە ئەو پەڕی خۆیان بێ. بەڕای من کەمێک زۆریش زەحمەتە. بۆیە پەروەردە بەبێ ڕێخستنی سیستمی دروست و بنیادنەر ناتوانێت ڕۆڵی خۆی بە باشی بگێڕێت. کەوابوو پەروەردە ئاین و مەسەب کۆمەلگا هەموو ئەمانە ئەتوانێت ڕۆڵ و نەخشی هەبێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێژنەوە. هاوڕێژیلا
هاوڕێشنۆ باسی پەروەردەی کرد باسی ئەو هۆکارانەی کرد کە ئەبێتە باعثیەوەی کە ژنێک بەدەستی بنەماڵەکەی بکوژرێ و لەژێر ناوی ناموس. بەڕای ئێوە بنەماڵە چه دەور و نەخشێکی هەیە لە مانەوەی ئەم دیاردەیە؟ لە ڕاستیە لە چیەتی قەتڵی ناموسیە خودی بنەماڵە فاکتەری یەکەمە. بۆ نمونە ئێستا ئەگەر مەسەلە زووم بکەینە سەر کوردستان، لە کوردستان هێشتا بنەماڵە بە شێوازە سنەتیەکەی خۆی بەردەوامە، هێشتا هەیە وەنە فەرهەنگی خەڵک وەنە دەسەڵات و حکوومەت هیچ بەرنمەیەکیان نییە بۆ ئەوەی کە بۆ نمونە شێوازی ئەم چوارچێوەی بنەماڵە بگۆڕن. بۆیە لە کوردستان، لە ئێران، لە ئاسیای شەرقی و تا ڕادەیەکیش لە بەشێکی زۆر لە جیهانە هێشتا بنەماڵە ڕەنگی سەرەکی ئەبینێ لە قەتڵی ناموسیە. بەڵام هەمان فەرهەنگەکان کە لە ناو بنەماڵە پەرەی پێدەدرێت، جیاوازی فەرهەنگەکان، ئەو فەرهەنگەی کە خات و شنۆ ئاماژەی پێدا ها لە حاڵەتێکی کێبەرکەیە ڕوبەڕووبوونەوە یا تەقابڵی سنەت و مدرنیتە هێشتا لەو شەڕەدان. بۆ نمونە کچێکی 20 ساڵەی ئێستا کە دەیان جۆر کەبەستەی لەبەردەستە بۆ جواودانەوەی هەستەکانی، بۆ جواودانەوەی نیازەکانی باوکی کە لە دەیەی شەستی ئێرانە هیچ شتێک نەبووە لە بەردەستیا شەڕ بووە لە بارودۆخێکی نائاساییە تەمەنی گەنجێتی بەسەر بردووە، بە هیچ شێوازێ ناتوانێت یەکتری دەرک بکەن. ئەمە تەقابڵێک ڕوبەڕووبوونەوەیەک دروست دەکا کە توندوتیژی ناموسی لێ دەکەوێتەوە. زۆر جار توندوتیژیە ناموسیەکان ئەگەر نەبێتە هۆکاری قەتڵی ناموسی ئەبێتە هۆکاری خۆکوژی بە ئەنگیزەی ناموسی. بۆ نمونە زۆر مەورد هەبووە لە کوردستانە کە بنەماڵە ناهێڵێ ئیدی منداڵەکەی کچەکەی بە تایبەتی مۆبایلی هەبێت. ئەم بۆچی لەبەرەوە ئەو بیرەکاتەوە کە لەوانەیە مۆبایلە ببێتە هۆکار بۆ کە ئەم کچە لەگەڵ کوڕێک پەیوەندی مەسەلەن لە فەزای مەجازیە دروستکە. ئەم کچەوەندە زەختی لەسەر دروست دەبێت کە خۆی دەکوژێ. ئەمە ئەبێتە خۆکوشتنێک بە قەتڵی ناموسی کێ هۆکارەکەیەتی بنەماڵە هۆکارەکەیەتی. یا ئەوەی کە ئێمە مەوردمان هەبووە کچێک لە کافەیەک لەگەڵ کچێکی سەرووی تەمەن 18 ساڵ لە کافەیەک لەگەڵ کوڕێکە دانیشتووە قسەی کردووە، باوکی لەوێ دیوێتی تا گەیشتووەتە ماڵۆ خۆی کوشتووە. ئەم خۆکوشتنە ڕێک ئەنگیزەی ناموسی هەیە، یعنی حاڵەتێکە کە ئەگەر ئەم کچە خۆی نەکوشتایە باوکی دەهاتەوە ماڵ دەیکوشت. ینی ئەمەی زانیوە باوک لە ڕەسی بنەماڵایە و ئەم دەسەڵاتەی هەیە و یاسانای گرێتەوە بە شێوازێک و ئەگەر خەڵک ئەمەی بزانایە لۆمەی باوکیان دەکرد بۆیە کچەکە لەوێ بڕیارەدا کە خۆی بکوژێ. یا ئەوەی کە هەر ئەو فەرهەنگی بنەماڵ جیاوازی فەرهەنگی بنەماڵەکان بۆ نمونە کچێک لە ناوچەیەک هاوسەرگیری لەگەڵ پیاوێک لە ناوچەیەکی دیکا دەکا، ئەم فەرهەنگی بنەماڵانن کە تەقابڵ بێکەوە دروست دەکەن و دەبێتە هۆی توندوتیژی ناموسی لەسەر کچەکە و لە کۆتایی یا خۆکوژی لێ دەکەوێتەوە یا قەتڵی ناموسی لێ دەکەوێتەوە. بۆیە من لەو باوەڕەم کە بنەماڵە فاکتەرێکی زۆر سەرەکیە. ئەگەر لە کوردستان حسابی لەسەر بکەین بەو شێوازە تا ئێستا بنەماڵەکان مقەسری ئەسڵین لەبەرەوەی کە پێم خۆش ئەگەر دواتر ئێوە پێتان باش بوو بینە سەری، بەڵام لێرە حەزەکەم ئاماژێکی پێ بکەم. دوای قەتڵی ناموسیش دیسان بنەماڵە ڕۆڵی سەرەکی دەبینێ. ئەوەی کە دایک و باوک یا ئەو کەسانی کە خاوەنی دەسەڵاتن و دەتوانن ڕزایەت بدەن بە بکوژ، هەر ئەوانن کە دەبنە هۆی پەرەپێدان بە بکوژانی قەتڵی ناموسی و لە بکوژەکان خۆش دەبن. لەبەرەوە نابێتە دەرسی عبرەت بۆ کەسانی دیکە. ئەم بنەماڵە خۆش دەبێت لە بکوژەکە و ئەنوانی کەسێکە قەتڵی ناموسی کردە، کەسانی دیکەش دەبێتە ئۆلگوو بۆیان، کەواتە بکوژ لێرە ناترسێ لە بنەماڵەکەی کە تووشی شکایەت تووشی سزا بێتەوە. ببرە هەموو ئەمانە بە سیستماتیک خەریکە کاری بۆ ئەکرێت، یانە لە وڵاتانێکە کە سیستمی سیاسی حاکم بوو، بیری پیاسالاری تیادا حاکم بوو، بێگومان کۆمەلگا بنەماڵەکانی ژەکەونە ژێر کاریگەری ئەو سیستمە. بۆیە ئەگەر بنەماڵە تاکوتەرایش هەبن کە بەڕای من ڕۆشنبیر و پێشکەوتوش بن، ناتوانن بۆ گۆڕینی کۆمەلگاکە هەنگاوێکی جدی هەڵبگرن، چون سیستمی زاڵ ئەوەیە کە
ئەوە ئەخوازێ بیر و بۆچوونەکەی سیستمی پیاوسالارانەیە یا سیستمە قەزایەکەی لە بەرژەوەندی پیاوایە بۆی بنەماڵە بەشێکی بچووکە لە کۆمەلگا و لە کۆی بنەماڵەکانەکە کۆمەلگایەکی گەورە پێک دێ بێگومان بنەماڵە توانێت کاریگەری باشی هەبێت لەسەر دیاردەی قەتڵە ناموسیەکان بەڵام هەرەوەیە کە بە هاوهەنگاری لەگەڵ سیستم و حاکمی زاڵ حاکمیت بەڵێ هاوڕێژیلا باسی ڕۆڵی خانەوادەی کردیان بنەماڵی کرد لە کوشتنی ژنانە هاوڕێشنەوەی کە خۆشتان باستان کرد زۆر بە جوانی باستان کرد ئێوە باسی ئەو بکەن کە ڕۆڵی یاسا لە پەیوەندی لەگەڵ کوشتنی ژنان چۆنە ئەوەی کە خۆمان لەبینین لە ئێرانی تحتی حاکمیەتی کۆماری ئیسلامیە یاسا پشتیوانی ئەو کەسانەیە کە ژنان دەکوژێ یعنی زۆر بەڕاحەتی ئیجازە ئێوەدا کە ژنێ بکوژرێت و دوای یا دوای بۆ ئەوەی کە سەر چاوپۆشیکە لە مۆزوعەکە دووسێ مانگ زیندانی کەسەکەکە بە نەزەری ئێوە یاسا چه دەور و نەخشێکی هەیە لە کوشتنی ژنان وەک ئەرزم کردی بە دڵنیایی و پەیوەندێکی ڕاستە و خۆیان هەیە سیستمێک کە لەسەر ئەساسی شەرعیەت و یا شەریعەدا مەزرابێ سیستمێک کە لەودا پیاو سالار بێ و حکم بکات بێگومان دەبێت چاوەڕوانی ڕوودانی قەتڵ و توندوتێژی ببین و یاساکان هەموو لە بەرژەوەندی خۆیاندایە بۆیە لەو جۆرە کۆمەلگانە کە ژنان چ لە بواری ئابوووریەوە چ لە بواری مافی هاوڵاتی بوونەوە لە پلەیەکی خواردتران یا وەکو پلە دوو چاو لێ ئەکرێن نابێت چاوەڕوانی ئەوە هەبێت کە ئەو جۆرە قەتڵانە ڕوونەدایە سیستم پشتیان بگرێ سیستمی یاسا و دادوەری هەم لە شێوازی دەقیدا ڕێژراودا هەم میکانیزمەکانی بەڕێوەبردننی یاساکاندا دەتوانێت ڕۆڵێکی بنەڕەتی هەبێ بۆیە لە وڵاتانەیدا کە قەتڵی ناموسی تێدا زۆر و بەرچاوە زیاتر ئەومان بۆ دەستەلمێ یانە ئەو ئیسپاتە بێت کە یاسا و دادپەروەری باڵا دەست نییە تێگەی وتارەکانی خۆیان سەرتریان تاکەکان خۆیان سەرتر لە یاسا ئەبینن ئەو ئیزنە بە خۆیانەدەن کە ئەگەر شتێک لە خانەوادە لابدا لە عورف و عادەتی بنەماڵە و کۆمەلگا لابدا ئەو ئیزنەدەن بە خۆیان کە هەڵسن بە کوشتن ئەگەر یاسا حاکم بێت من ئیجازە نادەم بە خۆم شتێک بکەم بە پێچەوانەی یاسا ئەوە یاسایە کە دەبێت سەروەر بێ بۆیە هەم یاسا ئەو ئیزنەی داوە بە تاکەکان لە کۆمەلگا کە دەست بۆ قەتڵ ببن و هەم یاسایش پشتیوانیان لێکە بۆیە قیزەوەترین دیاردە ئەوەیە کە کاتێک ژنێ ئەکوژرێت کە سوکاری ژنەکە پەردەپۆشیەکەن بە ناوی ئەوەی کە شەرەفە پارێزن و لە یاسای بنەڕەتی ئەو وڵاتانەیشە زۆر پشتیان ناگیرێت یانێ پشتی بکوژەکە ناگرێت قاتڵ مەقتولەکە ئەوەی کە کوژراوە بۆیە نەتوانم بە دڵنیا بڵم کە پەیوەندێکی ڕاستە و خۆیان هەیە نەخشی دەوڵەت و یاسا لە پەرەپێدانی ئەوەی کە قەتڵی ناموسی پەرەپێ بدرێ لە کۆمەلگا بەڵێ زۆر سپاس هاوڕێژیلا ئێمە لێرە پرسیارە دروستە بێ کە هۆکارەکانمان باس کرد نەقشی یاسامان باس کرد نەقشی بنەماڵەمان باس کرد ئەگەر پێتان وایە دیاردەی هاوسەرگیری منداڵان چەندە دەتوانێت کاریگەر بێ لەسەر زیادبوونی کوشتنی ژنان لەژێر ناوی ناموس بەڵێ ئەلبەتە من پێم خۆش بوو لێرە کە باسی حاڵەتەکان دەکەین ئێمە پێشتر ئاماژە بابەتێک بدەم تقریبا ساڵی پار لەگەڵ کۆمەڵێک ژن وە پیاوی جغرافیای ئێران ئێمە بڕیارماندا لەسەر قەتڵە ناموسیەکان لێکۆڵینەوەیەک ئەنجام بدەین بە مەیدانی لەسەر ئەو حاڵەتانەی کە بە ڕاگەاندن کراوە بۆ نمونە ئامەرکەزی ناوەندی ئاماری ئێران دەڵێ ساڵانە لە ئێران 370 تا 450 حاڵەت قەتڵی ناموسی ڕوئەدا لە تەواوی چوارچێوەی جغرافیای ئێرانە و باس ناکا کە لەکوێ زۆرە لەکوێ کەمە بەڵام لە ڕاگەاندنەکانە کە لە ساڵی 1399 ئێمە ئەم بەڕاستیان لێکۆڵینەوەمان ئەنجامدا تەنها 30 حاڵەت لەم قەتڵە ناموسیانە بە ڕاگەاندن کرابوو ئەویش حاڵەت هەبوو بە زۆری باس کرابوو لێکۆڵینەوەی زۆری لەسەر کرابوو ڕۆژنامەنووسی زۆر چوەتە سەر حاڵەتەکە بەڵام حاڵەت هەبووە تەنها بە یەک خەت کە مەسەلەن لە فڵان شوێن بێ ئاماژەدان بە ناو و نازانم تەمەن و
کە ڕووداوەکە چۆن ڕوویداوە تەنها وتراوە لەو شوێنە ژنێک بە ئەنگیزەی ناموسی کوژراوە. ئێمە لێکۆڵینەوەمان لەسەر ئەم سی حاڵەتە کرد بێجگە لەوانەی کە خاتوشنۆش پێشتر ئاماژەیاندا وەکو فەرهەنگ یا ئەوە ئەیکە پێشتر وتمان چی ئەبێتە هۆی قەتڵی ناموسی کۆنتترۆلگەری و مەسەلەن کۆنتترۆلی سکسوالیتەی ژنێک و ئەوەی کە بەحسی ئیمکانات و ڕفاهێکە لەو کۆمەلگا هەیە بۆ نمونە هەبوون یان نەبوونی خانەی ئەمن بۆ کچێک بۆ ژنێک لە کۆمەلگا دەتوانێت پێش بگرێت لە قەتڵی ناموسی یا توندوتیژی ناموسی ئەمانە هەموو هۆکارن بۆ ڕوودانی قەتڵی ناموسی. ئێمە لەم لێکۆڵینەوە گەیشتین بە چەندین ئاماژەی دیکە کە منداڵ هاوسەری ئێوە ئاماژەتان پێدا یەکێک لە هۆکارەکان دەتوانێت بێ. بۆ نمونە تەمەنی ئەو کەسانەی کە ئەمە ئەم سی حاڵەتەمان بەڕاستیکرد ببورن کاتیشتان دەگرن بەڵام پێم باش بووکە ئەمە فرسەتێکە ئاماژەی پێ بدەم. تەمەنی ئەو کەسانەی کە قەتڵی ناموسی ڕوویداوە لە سەریان زۆرینیان 14 تا 20 ساڵ بووە. ئەکسەرەنیان زۆرینەیان لە ماڵی هاوسەرەکە بووە ینی مێردی کردووە. ئەمە دەری دەخات کە ئەمانە منداڵ هاوسەر بوونە. دەری دەخات کە لەگەڵ منداڵ هاوسەری لەوانەیە ئەزدواجی ئیجباری ڕوویدا بێ لەم هاوسەرگیریە. یا بەشێکی دیکە هەروایتر هەموو خۆمان دەزانین قەتڵی ناموسی بەڕاستی شتێکی جیهانیە. ساڵانە 5,000 حاڵەت ڕێکخراوێتەوەی گرتوەکان دەڵێ بە شێوەی نێوەنجی 5,000 حاڵەت قەتڵی ناموسی ڕوئەدا. بەڵام ئەوەی کە لە جغرافیای ئێران دەردەکەوێەوە لە ڕوانگەی خەڵک لە بەگراوندی زێهنی خەڵکایە زۆر هەوڵەدەن بڵێن قەتڵی ناموسیەکان یا لە کوردستان ڕوەدا یا لە بەلوچستان. بەڵام کە ئەم سی حاڵەتەمان لێکۆڵینەوە لەسەر کرد لە تەواوی شار و ناوچەکانی ئێران قەتڵی ناموسی ڕوویداوە. بەڵام تەنها زوومەکە ئەوە ینی نەتەوە ئەتنیک دێن دەخیل ئەکەن لەم حاڵەتە. بۆ نموناڵەن کورد خۆیان کەسانێکی مەسەلەن توندوتیژن زۆر ئاساییە قەتڵی ناموسیش ڕوودا. یا مەسەلەن نسبەتی ئەدەنەوە بە عەرەبەکان کە دەڵێن مەسەلەن ئەوانە کۆمەڵەیەکی توندوتیژن و قەتڵی ناموسی مەسەلەن شتێکی زۆر ئاسایی ڕوودا. بەڵام ئەمە ئەم لێکۆڵینەوە دەری دەخاکە بە هیچ شێوەیەک ئتنیک و نەتەوە و قەومیەت یا هەر شتێکی دیکە دەخیل نییە لە ڕوودانی قەتڵی ناموسی. بگرە لەوانەیە لە تاران زۆرترین قەتڵی ناموسی ڕوودا لە حاڵێکە خۆیان بە خەڵکێکی مەسەلەن با فەرهەنگتر دەزانن ئەبەر شەهرە و ئیمکاناتی زۆر لە بەردەستیانە خانەی ئەمنی زۆر لە بەردەستیانایە و ئەو ئیمکانات ئاموزشیە کە پێشتریش خات و شنۆ ئاماژەی پێدا لەوانەیە لەوێ زۆرتر بێ هەتا لە کوردستان. بۆیە جغرافیایش کاریگەر نییە لەسەری و یا ئەوەی کە لە قەتڵە ناموسیەکانە بە هیچ شێوە باس لەوە ناکرێکە ئەندامانی LGBT کویر تووشی قەتڵی ناموسی دەبن لەبەرەوەی فەرهەنگەکە وایە کە ئەوەڵەن دوو شەرم دروست دەکا بۆ بنەماڵەکە. یەکی ئەوەی کە شەرم لەوە دەکەن ئەم نەفەرە ئەندامی ئەم کۆمەڵەیە بووە، دوو لەبەرەوەی کە قەتڵی ناموسیەکە بە هەر حاڵ جۆرێک لە شەرمەکە دروست دەکا بۆ بنەماڵەکان. ئەوەی کە قاتڵەکان کەسانی نزیکی مەسەلەن خۆی ئەو ئەندا بکوژەکان و قوربانیەکانن. و بەحسێکی دیکە کە زۆر گرنگە زۆرێک لە خۆکوژیەکان بەهۆی زەخت و فشاری ئەو خشونەتە ناموسیانە لە ناو بنەماڵەکانە ڕوئەدا کە بە ناوی خۆکوژیەوە دەڕواکە. ئێمە لە دوای ئەو سیمەوردە کە زۆر پێمان سیر بوو کە چۆن ئەوەندە کەم بە ڕاگەاندنی کراوە ڕۆژی خۆکوژیەکانیشمان بەڕاستی کرد کە دیمان بەڵێ زۆرێک لە خۆکوژیەکان بە ئەنگیزەی ناموسی ڕوویداوە و لەم ئامارە گشتیا و لەو ئامارە تایبەتە کە لە ڕاگەاندنەکان بڵاو دەکرێت ئەسڵەن مەحسوب نابێ نایەتە ناو باسەوە. بۆیە ئەم بۆ دین و مەزهەب و ئتنیک و بە هەر حاڵ بارودۆخی بنەماڵەکان کە لە چه بنەماڵەیەک بە چ شرایەتێک بە چ شرایەتێکی ئابووری ڕەفاهیە کۆمەڵایەتی ئەژین هەموو ئەمانە بێجگە لەوانەیە کە باسمان کرد هەمووی دەخیلە و ئەمە دەتوانێت لە ڕوانگەیەکی ئینتەرسێکشناڵەتیەوە کە چەند دەستەم چەند قات دەبێتەوە لەسەر ژنێکە لە کوردستان ئەژی لەسەر ژنێکە لە بەلوچستان ئەژی و لەسەر ژنێکە لە تاران ئەژی بۆ بە دوواداچوون لەسەر قەتڵە ناموسیەکانیش چەندە کاریگەرە دەبێت لێکۆڵینەوەی تایبەتی لەسەر بکرێ. منداڵ هاوسەری یەکێک لەو حاڵەتانەیە، ئزدواجی ئیجباری یەکێک لەو حاڵەتانەیە. هەموو ئەمانە دەبێ بخێنە چوارچێوەی ئەو
فاکتەرە گشتیانەوە کە باسی لێوە دەکەین فەرهەنگە، اقتصادە، پەروەردەیەوە دەبێت لێکۆڵینەوەی زۆر وردی لێ بکرێت کە تا ئێستا لە تەواوی ئێران لە چێوەی جوغرافیای ئێرانە یەک لێکۆڵینەوەی ڕەسمی کە بڵێ بە مەیدانی لەسەر قەتڵی ناموسی بەو گرنگیە کراوە نییە بەڕاستی. بەڵێ زۆر سپاس هاوڕێژی لە هاوڕێشنەوە دەگەڕێمە لایەوە. پێتان وایە زەرورەتی پشتیوانی پیاوان لە خەبات دژ بە توندوتیژی بەسەر ژناندا چەندە دەتوانێت کاریگەر بێ لەسەر کەمکردنەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان، قەتڵی ژنان؟ پێتان وایە بەشداری پیاوان دەتوانێت کاریگەر بێ لەسەر کەمکردنەوەی؟ بێگومان ئەگەر تۆ چاولێکی زیاترم توندوتیژی و قەتڵانە بەدەستکێکرێ هەر بەدەستی خودی پیاوان نەکرێت. پیاوێک کە لە بنەماڵە خۆی بە گەورە ئەزانێت، یا باوکە یا برایە یا هاوسەرە، قەتڵەکان زیاتر لەلایەن ئەوانەوە ئەکرێت کەوابوو ئەوان نتوانن دەور و نەخشێکی باشیان هەبێ لە کەمکردنەوەی. بۆیە بە پشتیوانی سیستمی حاکم ئەوان ئەو ئیزنە بە خۆیانەدەن کە خوشکێکیان، ژنیان، تەنانەت دایکیان ئەگەر گومانیشیان لێبێ، نەک خلافێکیشی گومانیشیان لێبێ، ئەو ئیزنە بە خۆیانەدەن کە کۆتایی بە ژیانی بێنن. پێیان وایە مەسەلەن بە خوێن ڕشتن ئەو لەکە شەرم و عەیبە پاک ئەبێتەوە. بۆیە زیاتر هەر وەک لە سەرەتا باسم کرد، زۆر جار پیاوان سوێند بە ناموسە خۆن، بە ناموسم قەسەم، بە شەرەفم قەسەم. مەسەلەن دایک و باوک، دایک و خوشک و برا و خوشک و هاوسەر و ئەوانەی خۆیان بە ناموسی خۆیان ئەزانن، ئەو ئیزنەش بە خۆیانەدەن کە بەسەر ژیانیانە، لەسەر ڕەفتاریان، لەسەر هەڵس و کەوتیان، حتا هەڵبژاردننی ژیانی هاوبەشیان بڕیار بدەن. بۆیە زۆر جارەڵێن فڵانەکەس ببوورە بێناموسە، بێشەرەفە، بەو مانا نییە کە خوشکی نییە، دایکی نییە یا ژیانی هاوبەشی پێک نهێناوە. زۆر جار پیاوێکە بینین ژنیشی نییە، دایکیشی مردوو، خوشکیشی نییە، پێی ئەوترێت بێناموس یا بێشەرەف. ئایا بەو مانایە کە ناموسی نییە؟ زیاتر ئەمە لەلایەن پیاوە دواکەوتو و نەریتخوازەکانەوە ئەمە شە بەکارەبرێ. لە ڕاستیە پیاوەیە، دایکی هەیە، خوشکی هەیە و ژنیشی هەیە، بەڵام بەو مانایە دێت کە ئەوە تۆ دەسەڵاتت نییە بەسەریانە. لە دیدی ئەوانەوە ژنێک، پیاوێک ئەگەر ڕووناکبیر بێت، تێگەیشتوو بێ، باوەڕی بە یەکسانی و بەرابەری بێ لە کۆمەلگادا، لە دیدی ئەوانەوە کە ئینسانهایەکی نەریتخوازن پیان وایە ئینسانێکی بێناموسە، بێشەرەفە، چون کۆنترۆڵی نییە بەسەر خوشکی خۆی و دایکی خۆی و هاوسەرەکەیە. بۆیە پیاوان بێگومان لە وڵامی پرسیارەکە تا دەتوانن ڕۆڵێکی سەرەکی بگێڕن بەداخەوە. وەکوتم سیستمەکە وای کردووە کە پیاوانیش هاوشان لەگەڵ سیستم بڕۆن و کۆمەلگا کە ئەم توندوتیژیانە ڕوەداتیایە بەداخەوە زۆربەی هەرە زۆری توندوتیژیەکان لەلایەن پیاوانەوە کە خۆیان بە باوکەزانن، خۆیان بە برازانن، خۆیان بە هاوسەرەزانن. زیاتر توندوتیژیەکان لەلایەن ئەوانەوە بەڕێوەچێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێشنەوە. هاوڕێ ژیلا، لە ڕوانگەی ئێوە ڕێکارەکان بۆ کەمکردنەوە یان بەرەنگاربوونەوە بەرامبەر بە ئەم دیاردەیە کامانن لە ڕوانگەی جنابتانەوە؟ لە ڕاستیە هەر لە درێژەی قسەکانی دادەشنەوە من پێم وابێ بڕێک ئیسلاح هەیە لە ناو، مثلا ئەگەر باسی کوردستان بکەین، ئێستا من بۆ نمونە من لە ئەوروپا نەژیاوم، چون شێوازی قەتڵ ناموسیەکان لەوێ بەڕاستی جیاوازە، نایشکرێ بڵێن نییە لەوێ، بەڕاستی هەیە. بۆ نمونە لە سێمانگەی یەکەمی بەهاردا لە فەڕەنسا کە شاری خۆشەویستی و عەشقە، وڵاتی خۆشەویستی و عەشقە، 9 ژن لە ژێر پاراستنی شەرەف و ناموس کوژراون. یعنی ئێمە ئاماری ڕسمی خودی دەوڵەتی فەڕەنسەیە، ناتوانین بێژین لەوێ نیە ئێمەش وەکو ئەوان بین. بەڵام هەندێک ئیسلاح هەیە، هەندێک دەستەواژە هەیە لە لای ئێمە دەتوانین بیانگۆڕین. ئەوەی کە مەسەلەن ناموس چییە؟ بەڕاستی ئێمە لە سەردەمێکین ئەبێت باس تعریف بکەینەوە کە ناموس چییە؟ ناموس ژن و خوشکی تۆ نییە. تۆ ناتوانانی کۆنترۆڵی هەستی خوشکەکەت بکەیت کە بە زۆر بیدەی بە کەسێک کە تۆ حەزت لێیە، بەڵام ئەو حەزی لە کەسێکی ترە، و ئەگەر ئەمەی نەکرد تۆ مافت هەیە بیکوژی. بەحسی فەرهەنگی لە ناو خۆمانە دقیقاً وەکو دادەشنو ئاماژەی پێدا، مەسەن سوێند خواردن بە ناموس، یا ئەوەی کە شوبهاندنی ژن
دایک بە نیشتمان وەکو ناموس و تعریفی ئەمانە کە دەبێ حتمما من وەکو پیاوێک ئەمانە بپارێزم حتا بە قیمەتی گیانم ئەمانە تعریف هەیە کە بەڕاستی ئەبێ بە قەڵوتی هەموار بکرێتەوە ئێمە لە سەردەمێکە ئەژین ئەبێتر بیر لە شتی پیشرفت بکەینەوە نە ئەوەی کە بنووسین بەو نەریت و فەرهەنگە هەڵەوە کە مثلەن باوکمان با پیرمان لەگەڵ خۆی هێنا ئەبێ لە شوێنێکا ستۆپێک بدەین بە خۆمان بڵێین تەواو با من تعریفێکی نوێ بکەمەوە لەم ژیانە لەم ئەدەبیاتە لەم دەستەواژانە و بەشێکی دیکەیش من پەیوەندی فەرهەنگ و یاسا وا دەزان پەیوەندێکی زۆر قوڵ و چڕوپڕیان هەیە بەیەکەوە بۆ نمونە لە ئێران ئێستا دروستە بە تەواوەتی یاسا پارێزەری ژنان گیان دەستکەوتەکانیان ڕەفاهیان نییە بگرە لە بەرامبەریانە دەوەستێتەوە بەڵام کە بەحسی قەتڵ دەبێ ئەو بەشەی لێ دەردێنین ئێمە وەکو بۆ نمونە من خۆم وەکو کەسێکە دژایەتی ئەعدام دەکەم ئەو بەشەی لێ دەردێنم بەڵام لە جیاتی ئەعدام شتی دیکە هەیە ئێمە من بەهۆی کارەکەمەوە لەگەڵ پارێزەری زۆر قسە دەکەم ئەوەی کە داتای قەتڵە ناموسیەکان کۆ دەکەینەوە یا بابەتی دیکە تا ئێستا یەک پەروەندەی قەتڵی ناموسی بەگشتی لە ئێران و بە تایبەتیش لە کوردستان نەگەیشتوێتە ئەنجام بۆچی لەبەرەوە باوکو دایکەکە یا ئەو کەسەی کە مافی هەیە ڕزایەت بدا لەسەر بکوژەکانی قوربانیەکە نەیانویستو ئەم پەروەندە بچێتە دادگاوە قاتڵەکان و بکەرەکان سزا بدرێن بۆ نمونە کەسێک لە مەریوان کوژرا ئێمە هەوڵمانەدا دایکەکەی بتوانێ شکایت بکە کە کوڕی ژنەکە ئەوەی قەتڵە ناموسیەکەی کردبوو قوربانیەکە خوشکی بوو و دایکەکە دەبوو شکایت بکە ئەو دەیوت کە نا من کچەکەم کوژراوە نام هەوێ کوڕەکەشم بکوژرێ لە حاڵەکە ئەمە دەمانەویست تێی بگەێنین کە تۆ دەتوانی سزای بەندکرانی بۆ دانەی دەتوانی بە جۆرێکی دیکە سزا بدە وا بیر مەکەوە کە ئیلا تۆ دەتوانی قساس بکەی یا ئەوەی کە هەست دەکەن ئەگەر کوڕەکەی خۆیان سزا بدەن ئەوە ئابڕوچوونێکی زۆر زۆر گەورە ڕووی داوە بەڵام ئەم سزادانە دەبێتە هۆیەوەی کە دراوسەکەی ئەم ئیزنە بەخۆی نەدا کە قەتڵی ناموسی دووپات بکاتەوە نەبێتە ئۆلگو بۆ کەسێکی تر لە بواری نەرێنیەکەیە بەڵکو ببێتە ئۆلگو بۆ کەسێکە براکەی من ئەگەر ویستی قەتڵی ناموسی بکا بڵێ ئەو لەو شوێنە ئەو کەس ئاوا سزا دراوە سزای هەتایی بۆ دراوە یا ئەبێ ئابڕوو کراوە یا بە هەر حاڵ سزایەک دراوەکە من ئەم هەڵەیە دووپات نەکەمەوە بەشێکی زۆریشی بەڕاستی خەڵک بە شانازیەوە چاو لە قەتڵی ناموسی دەکەن ئەو شتانەی کە من دەیبینم لە سۆشیال میدیا و لە واقعی کۆمەلگا کە دەیبینم بەشێکی زۆر 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 بچووکی خەڵک کە زۆرترینیان چالاکانی مافی ژنانن دژایەتی قەتڵی ناموسی دەکەن و هەوڵی بۆ دەدەن یعنی کۆمەلگا دەبێ بەو ئاستە بگا کە ئەمە شتێکی قیزەون سیر بکە خشونەتی ناموسی تندوتیژی ناموسی قەتڵی ناموسی ئەمانە هەموو دەبێ وەکو شتێکی زۆر زۆر قیزەون سەیری بکرێ هەتا ئەوەی کە بتوانین پێشی بگرین هەتا ئەوەی کە بتوانین بە ئام یاسا مەجبور بکەین کە بەهانای قوربانیەکان وەیە بنەماڵە قوربانیەکانەوە بکە دەنا من ئەگەر تەشویق یا هاندانی قاتڵ و بکوژ و ئەو کەسانە بکەم کە تندوتیژی ناموسی دەکەن یاسایش هەست بۆ بەرپرسیارەتە ناکا و ناگاتەوە ئاستەی کە بێت بکوژەکە سزا بدە دەنا لە حاڵەتی عمومی یاسای سزادان لە ئێرانە 3 تا 10 ساڵ دەتوانێت بکوژەکە زیندانی بکەیت بەڵام مادام دایکەکە یا کەسەکانی نزیکی بکەرەکە ڕزایەتی پێدەدەن ئەوە دەکەوێت ئەستۆی بەڕاستی بنەماڵەکان چون یاسای ئێران بۆشایەکی زۆر زۆریتیایە بەتایبەت لە بەحسی قساسا دێم بەرپرسیارەتەکە دەخاتە ئەستۆی بنەماڵەکە وەمە شتێکی زۆر زۆر هەڵەیە زۆر سپاس هاوڕێژی لە هاوڕێشنەوە ئێوە وەکو لە ڕوانگەی خۆتانەوە ڕێکارەکان کامانن بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە بە بڕوای من هەروەک ژیلا خاتون باسی کرد ئەگەر باوەڕت بە سیستمی سیاسی و دادوەری هەبوو لە وڵاتە سیستمی قەزایی لە وڵاتدا توانی ئەو کەیسە جنایانە کۆتایی ئەنجامێکی باش بێ بێگومان دیاردەی کوشتن بە گشتی قەتڵ کەمە بێتەوە لە وڵاتدا
ڕێکارەکان هەرەوەیە دێت و زەمینە خۆشکردنە بۆ ئەوەی کە پێش بە تاوان بگیرێت لەباری فەرهەنگیەوە کاری بۆ بکرێت پشتی ئنجۆیەکان بگرێ ئایا ئنجۆی ئەو ئنجۆیانەیە ئەو ڕێکخراوانەی کە کار بۆ دادپەروەریەکان یا کار بۆ نهێشتنی تاوانەکان ئەو ئیزنیان پێ ئەدرێت بەگشتی پشتگیری لەلایەن سیستمی دادوەریەوە زۆر گرنگە سیستمی سیاسی وڵات پاشان دەکرێت کار لەسەر کولتوری کۆمەلگا بکرێت بۆیە ئەگەر لە وڵاتێکا یاسا سەروەر بێ سیستمی داد و قەزایی بە یەک چاو لە ژن و پیا و بکە بەبێ جیاوازی دانان بێگومان ڕێژەی تاوان زۆر کەمە بێتەوە ئەگەر بنەماکانی دموکراسی مافی مرۆڤ یەک لەوان مافی ژن و پیا و بەگشتی وەکو تاکەکان جێگیر بێ ئازادیەکان ئازادی ڕادەربڕین ئازادی جل و بەرگپۆشین ئازادی مەسهب و زۆرێک لەم ئازادیانە جێگیر بکرێت بێگومان ڕێژەی تاوان زۆر کەمە بێتەوە لە کۆمەلگایە کە ئەگەر وەک ژیلا خاتون باسی کرد بەراورد لەگەڵ کۆمەلگا شەرقیەکان ئوروپا لێرەش قەتڵ ئەکرێت بەڵام ئەمە نەبوو بە دیاردە قسە ئەوەیە کە لای ئێمە بوو بە دیاردە لە دانەوە تێپەڕیوە بۆ بە دیاردە ئیستا قەتڵی ناموسی بەڕاستی لە کۆمەلگە دواکەوتەکانە کە ئێران و کوردستانی شەکرێتەوە بۆ بە دیاردە و دیاردێکی زۆر زەق و بەرچاو بۆیە بە هاوئاهەنگی لەگەڵ سیستمی سیاسی و دادوەریە ئەتوانیت ئەمە هەمواری بکەیت ڕێکی بخەیتەوە یا ڕێکارێکی باشی بۆ دیارکەیت کە سیستم لەگەڵتانە بوو بەداخەوە پەرەی زیاترە درێ بەم تاوانانە. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێشنۆ مێهرپەروەر و هاوڕێژی لا مۆستاجر کە لەم بەرنامەیە بەشدار بوون. زۆر سپاس بۆ ئێوەش بە هیوان بەکەڵ بوو بێت. زۆر سپاس بۆ ئێوە شەر بژین و ماندوو نەبن. زۆر سپاس بۆ بەشداریتان. جارێکی تر سپاس بۆ هاوڕێیانی بەشدار بوو هاوڕێشنۆ مێهرپەروەر و هاوڕێژی لا مۆستاجر کە لە ڕێگەی سکایپەوە بەشداری بەرنامەکەمان بوون. بە هیوایەوەی کە ئەم بەرنامەیە بەجەڵتان بووێ تا بەرنامێکی دیکە و هەفتەیەکی دیکە ماڵاوە.